هەموو دەنگ و ڕەنگە جیاوازەکانی میدیای کوردی و هونەرمەندان و ڕۆژنامەنووسان و نووسەران یاریەکی دۆستانە ئەنجامەدەن. ئەو یاریە لەسەر یاریگای کەمال سەلیم یاریەکی زۆر پڕچێژە بێت لە سعات 2:30 پاش نیوەڕۆ. قسە باسی زیاتر دەربارەی ئەم باڵێن ئەم دوو گروپە ئەەکەم لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر نەوزاد ئەحمەد ئەسوەد نووسەر و مامۆستای زانکۆ کە بەڕێزیان نوێنەری تیپی نووسەران و ڕۆژنامەنووسانن و هەروەها زۆر بەڕێز دکتۆر ڕەوات جەمال کە جگەلەوەی هونەرمەندە نوێنەری تیپی هونەرمەندانە. هەردووکتان بەخێر هاتن. بەخێر بێن سەرچاو. دکتۆر نەوزاد با تۆ دەست پێ بکەم. چۆن خۆتان ئامادە کردووە؟ ئێمە دەمێکە ماوەیەکی زۆرە تەشکیلەیەکمان دروست کردووە وەکو نووسەران و ڕۆژنامە نووسان و ڕاهێنانمان کردووە و زیاد لە جارێک بڵین ڕاهێنانمان کردو و تەشکیلەیەکی زۆر جوانە. یعنی بڵین تەمەنی جیاجیایی تایە، هەروەها نووسەران ڕۆژنامە نووسان بە بیر و ڕای جیاواز حزبی بڵین سەر بەلایانی جیاواز و یعنی بڵین کەشێکی هاوڕێیانە و کەشێکی دۆستانەی زۆر خۆشمان دروست کردووە و ئەم تەشکیلەیە کە دروست کراوە لە هەمان کاتا لە جەویشی دیموکراسی زۆر جوانە و هەموو بڵین ئەگەر پشێت بڵێم جۆرێک لە ناکۆشی یاخیلا بەگەر هەبوو بێ، بەڵام لە چوارچێوەی تەشکیلەکە لە کاتی ڕاهێنانە لە یاریەکانە ئێمە هەر هەموو هاوڕێی یەکترین بە مانای وشە. ئەگەر پشێت ئەمە بڵێم کورسان خان ینی ئێمە لەم تەشکیلە ئەمانوێ بیسەلمێنین کە ئێمە چەند بە جیاوازیەوە جوانین. ئێمە جیاوازین لە ڕەنگە بۆچوونە، لە تەمەنا، لە جۆری نووسینە، نووسەران ڕۆژنامە نووسان نازام، یعنی تەنوی ئەگیا هەمەڕەنگیەکی زۆر جوان لە تەشکیلەکەمانە هەیە و ئەمە لە ڕاستیە ڕنگدانەوەی سلێمانیە بەگشتی خۆی بڵین مناسبەکە بە بۆنەی یادی 239 ساڵەی دامەزرانی شاری سلێمانیە و ئەم یاریە ئێمە تشکیلی خۆمان لەگەڵ هونەرمەندانیشە ڕنگدانەوەی شاری سلێمانیە بە جیاوازبوون و بە هەمەڕەنگی لە تێکەڵبوون لە قوبوڵکردنی جیاوازی و چی و ئەمانە، یعنی بڵین یاریەکی زۆر دۆستانە و هاوڕێیانەی زۆر جوانەکەم پێشتر یاریمان کردو زۆر، بەڵام وا هەست دەکەم ئەم جارە ئەم یاریە لە ئاستێکی ترە، لە ئاستێکی ترە لە ڕووی چەندێتی، لە ڕووی چۆنێتی، لە ڕووی یاریزانەکان، هەروها لە ڕووی بایەختان بەم یاریە کە وەکوتم کەوتۆتە یادی 239 ساڵەی دامەزرانی سلێمانی و هەروەها بایەخی زیاتری پێ ئەدرێ لە ڕووی منافەسەکەش هەستەکەم بەقوڵ سەباتی منافەسەکەشەکەم لە ڕووی بڵین ژمارەی یاریزانەکان اینجا بڵین حەکەمی جدیە زۆر یاریەکە خۆی بۆ خۆشیە دوجار یاریەکە بۆ پێکەنین و بۆ خۆشیە، بەڵام زۆر جدیشە، حەکەمی هەیە، مراقیبی هەیە، کەناڵەکان بڵین تۆماریەکەن و جمهوریشی زۆر ئامادە ئابێت و بەڵام وەکوتم دوجار یاریێکی دۆستانەیە و بۆ خۆشیە. بەڵێ دکتۆرڕەوە تیمەکەتان چۆن خۆیان حازر کردووە، چۆن پلانیان داناوە؟ بێگومان باسی پلانەکە ناکەی بەڵاوکە لەوانەیە تۆ باشتر بزانیت، هیچم ئاگالی نییە و بەخۆشی سلێمانیەوە ئامادە کۆبووینەتەوە بۆ یاریە و برادەرانی ڕۆژنامە نووسان و نووسەران زۆر بە جددی مەسەلەکەیان گرتو پێمان خۆشە بۆ ئەوەی هەم کەشی یاریەکە ئێوە وەکو زۆر ئاساییە بەلاتە ئێمە زیاتر بەڕاستی بۆ چێژ و بۆ دۆستایەتی و بۆ نزیک بوونەوە بێگومان، بەڵام ئەوان تەسەورەکەم لە ئێمە کۆکتر بن و باشتر خۆیان ئامادە کرد دەبێ. من تا ئێستاش نازانم یاریزانەکانی تیپەکەمان کێ و کێ بڵێ بەڵازانم تیپەکەی خۆمان بەڵام هونەرمەندە، بەڵام هەی لەوە چێ دکتۆرڕەوا بیشارێتەوە بە جۆرێکی ترقساکە سەی ئەوەیە ئاشکرا نەبێت ئێمە نەزانین چێ گرنگەوەی یاریەکی دۆستانە بکەین و ئێمەش لە هونەرمەندەکانی شابا بڵین تایەتی کە جیازی تەمەن هەیە لە نێوانمانە و بەڕاستی من لەگەڵ زۆرینەیانە
یاریم نەکردەوە وەکو تۆپی پێ بەرکەوتنمان هەبوو وەکو هوەر و وەکو هاوڕێتی و ئەمانە بەڵام وەکو ئەوەی کە لە تیمێکا بەیەکەوە یاری بکەین بەرکەوتنم نەبووە و بە ئومێدیەوەی کە ئێمە زیاتر شتەکە مادەم بە بۆنی دامەزرانی یادی سلێمانی خۆشەویستەوەیە حەزەکەین یاریکی چێژ بەخش بێت چ بۆ ئەوانی کە ئامادا بن لە یاریگاکەیا و چ بۆ بینەرانیش و چ بۆ هەردوو تیمەکەش بە ئومێدی سەلامەتی هەردوو دکتۆرێکم جارتە کە لەم تیمە و لەناو یاریەکی لەم جۆرەی پێشتریش یەک دوو بۆنی کە هەبوو لە هەر لە تیپی هونەرمەندان بانگشت کراوم یاریم لەگەڵا کردن بەڵام بێگومان گۆڕانکاری بەسەرایە چونکە کۆمەڵێک لەو هونەرمەندانە ڕۆشتونەتە دەرەوە هەنیکیان سالیێرە نین بە بۆنی کاری هونەریەوە بیان بە بۆنی ژیانەوە بێت چوونەتە ئەوروپا و ئەمانە لەبەرەوە گۆڕانکاری بەسەر یاریزانەکان هاتووە هەنێکی کە هاتوونەتەوە تر بە ئومێدی وەیە کوتم ئەوڵ و ئەخیرا ئەمە یاریەکە بۆ خۆشیە مادەم بۆ سلێمانیشە ئێمە سلێمانی بۆ فرە ڕەنگی و بۆ فرە جیاوازی کە لە بیر و ڕاو ئایدۆلۆژیا و ئاین و ئایدیای حزبی و لە هەموو شتێکە سلێمانی بۆ جوانە ئێمەمانوێت ئەو جوانیە دەرخین لە یاریکەیە و گرنگەوە یاریکی خۆش بکەین هەست کامێکپانی بینەوە گرنگ زۆر ڕاستە تیمی ڕۆژنامەنووسان دکتۆر ڕۆژنامەنووسان و نووسەران بەڵێ ڕۆژنامەنووسان و نووسەران ڕاهێنەرەکەتان ئەمان دوانی شنکاکە ئێمە هەر هونەرمەندانین ئەمان ڕۆژنامەنووسان و نووسەران ئەمان لە سۆشیال میدیا زۆر زیاتر ئەنووسن خۆی ئەزانی ڕۆژنامەنووسان و نووسەران یان نووسەران ڕۆژنامە بۆ پێی کە هاوپیشەین خۆ لەگەڵ هونەرمەندانیشا زۆر ئەوەنە جیاواز نین بەڵام نووسەران و ڕۆژنامەنووسان لە ڕووی هاوپیشەیەوە زیاتر لەیەکەوە نزیکن بۆیە تەشکیلەکەوا هات ئەژینا بڵین هەر لە هەمان ئاستی هونەرمەندانە لە دوو ئاستا وتەبێشتان هەیە هەردووکتان بەڵێ لە ئێمە وتەبێش کاپتن و تەشکیلەیەکی جوان و ژنمان لەگەڵایە و تا دوای ئێمە ئیشەکەمان وەک دکتۆر ڕەواوتی بە جدی وەرگرتووە ڕاهێنەرەکەتان کێیە و سەروبەندی لەگەڵ وەرزش هەیە ئەبێ متابع بێ کاپتنمانی ڕاهێنەر لە ڕاستیە ڕاهێنەریشی سەرەکیمان هەیە کاک ئاسۆ سەردی بینەرانی خۆشەویست هەموو ئەیناسن کاک ئاسۆس قەڵەمێکی جوانە و زۆریش حەز لە وەرزشەکە و کاپتنێکی زۆر باشە کاک ئاسۆ سەردی ڕاهێنەرە بەڵام یاریدەریشی هەیە چەند کەسێک یاریدەیەدەن لە ڕاهێنانە وەکو بڵین ئارام سەعید کاک سیروان غەریب خۆشی دەوری زۆرە دەوری زۆرە لە سوشیال میدیا اینجا وەکوتم ژنمان لەگەڵایە دکتۆر ئیبتیسام ئیسماعیل قادر دکتۆر ئیبتیسام هەموو لە ڕووی معنەویەوە لە ڕووی یاریدەدەری ڕاهێنەر بە هەمان شێوە و لەگەڵمانە بووە و لە یاریەکەشا لەگەڵمانە بێ ژنی تریشمان لەگەڵا لە ڕاهێنەرێکتان لەگەڵە کە خۆی وەرزشوان بێ و ڕاهێنەر بێیانێ ڕاهێنەرەکان شارەزان بێگومان وەکو ئەو ناوانەی کە ئێستا ناوەمبردن ئەمانە هەموو ڕاهێنەرن شارەزان بەڵام لە بینی دوو جووتکەوانە ڕاهێنەر لە ئاستی نێودەوڵەتی و لە ئاستی یاریهینا نایە بڵین ڕاهێنەر لە ناو خۆمانە لە ناو نووسەران و ڕۆژنامەنووسان یا لە ناو هونەرمەندانە شارەزان و ڕاهێنانیان پێکردوین یا ئێمە کە بڵین ڕاهێنانمان کردووە یا تەمرینمان کردووە ئاگادار بوون تێبینیان پێوتوین و ڕێنوێنی جوانیان بۆ قستوونێتە ڕوو ئەمانیان هەموو کردووە و جگە لەمە وەکوتم کارەکانمان دابش کردووە لە خلالی ڕاهێنانەکانە زانیومانە بە تایبەتی سیروان غەریب چاودێری هەر هەمووی کردووە و زانیوێکی چۆن تەشکیلەکە دابەشەکە و من لێرە ئاشکرای ناکەم بۆی پۆستێکیشی بۆ من ناردبوو لەوەی کە بەڕێستان بانگشت کراون بۆ ئامادەبوون لە یاری منیش زانیم بۆچی بۆی نردم بۆی نردم بۆی منیش دای بنیەمەوە بۆ هاوڕەکانم لە تۆڕە کۆمەڵاتیەکان سیروان غەریب بووین بەڵێ بۆم نووسی زۆر سپاس ئینشاڵڵا هەوڵێم ئامادە بم و یادارم تیمەکە ئاشکران نین چەند ئەندامەکانی یاریزانەکە ناو ئەژینا 11 بۆکو نێودەوڵەتی 11 بە 11 ئێمە زیاترین 22ەوە نیە بۆ احتیاط لەبەرەوەی تەمەن وەکوتم هەموو تەمەنێکی تایە ڕەنگە 6 ساڵی کابێت 50 ئێمە گروپێکیان بۆ دروست کردوین ئێمە گروپێکیان بۆ دروست کردوین بۆی با بڵێن و توێش بکەین لە بین بڵێ بۆی تەشکیلە و ئەمانەدا بنین سەیرم کرد زۆربەی ئەڵێ من لە هجووم یاریەکەم ئێمەش کاگاسوی جەمال موختارمان بۆ دانراوەکو ڕاهێنەر وتم کاگاسۆ حەلەکەی ئەوەیە گۆڵچیەک و سیڤان عەباس وتی من بەرگریکارە بم
هونەرمەند سیڤان عەباس وتم گۆڵچیەک و بەرگری کارێک و نۆ هێرش بەر هەموویڵێ شتیوە چۆنە بێت بزین بەیانی کاگاسۆ تشکیلەکە چۆن ئێمە ڕاهێنەرەکەمان ئازۆ سەردی و هینە نزیکی هەیە لە ناوی ڕاهێنەرەکانیشمانە کاگاسۆس و کاگاسۆ هیچ یاریزانێک هەیە ئێستا پێکانی هەبێ و یاریزانی زۆر باش بێ من ناڵم بۆ زۆر باشەکە ئەوام نەکرد بۆ زۆر باشەکە ڕەوا خۆی پێکراوە لە هونەرمەندانە قاچی ڕەنگە نەتوانێ یاری بکە وەڵام من بەستەری پاژنی پێش ئەژنۆشم پچڕا 6 مانگێک لەمە پێش هەر لە یاریە بەڵامی تر بۆ خۆشی یاریەکە ئامادا بم بەس بڕوان ناکەم بتوانم زۆر یعنی خۆم هیلاکەم یاری بکەیت ئێمە ڕێبین هەردی مژدەیەکی خۆشیشە بۆ کاک سیروان غەریب سیروان غەریب نازام هەر لە خۆیەوە هەرچیەکە بێڵێ دکتۆر ڕەواتان هەیە و دکتۆر ڕەواتان هەیە و دکتۆر ڕەواتان هەیە مژدەیەکی خۆش بێ بۆ ئەو من یاری ناکەم دکتۆر ئێوەش ئەو گروپی واتساپتان هەیە بەڵێ گروپی واتساپان هەیە بە بەردەوام ئاگامان لێیە کە ئەمان شەوانە ڕاهێنانەکەن بەس ئێوە ئێستا بەرامبەر گروپێکن کە هەستەکەم زۆربەی زۆریان خبرێکی زۆریان هەیە لەو مەجالەیە ینی بۆچی ئێوە واش پرزن بۆوە با بڵێن وا هەستەکەم وایە دکتۆر نازان ئێمە بە متمانە بە خۆبوونەوە ئەچی لە ناو ساحە هونەرمەندان بەڕاستی لانی کەم من زۆر ئاگاداریان نیم یعنی چێن بە تەواوی یا ئاست و توانای وەڵا عەرزم کردن وتم بڕابکە خۆشم نازانم تەشکیلەکە ئاخر ڕەنگە ئەوە بێ خۆیان ئاشکرا ناکەن ئێمەش بە تەواوی خۆمان ئاشکرا نەکردووە بەڵام ئەزانین چیەکەین وا هەستەکەم ئێمایی بینەوە خۆی دوجار دکتۆرڕەوە ینی هەردوو لا براوی یاریەکە دۆستانەیە و بۆ ئەوەیە کە بەخۆشی بیبینە سەر و جەماوەریش زۆر ئامادە بێ و کێبی باتەوە هەر فەرق ناکە و بەس بەخوا هەرێمایی بینەوە وا هەستەکەم جگە لەم یاریەکە ئێستا بڕیارتان ناوە کە ئەم یاریە بۆ جەماوەر بێ ئەی وەکوتر چۆن کۆ بنەوە چۆن یاریەکەن پلاندانراوە مە بەست ئیتر پلاندانراوە چۆنە چینە ناو گۆڕەپانەکە و یاریەکە چۆندا بەچەکرێ و سعات 2:30 ڕێک بۆ بینەرانی خۆشەویست بڵین ئەوانەی کە داوت کراوە ناگادار بن 2:30 ڕێک درێ و یاریەکە دەست پێیەکە هیچ چالاکێکی تریتیانە بڵێ یەکێک لەو چالاکیانە هێنانی وێنەیەکی زۆر گەورەی نووسەر و شاعیر هێمن قەرەداقی کە چەند ڕۆژێک لەمەوە پێش بەداخەوە بە ڕووداوی هاتوو چۆیگانی لە دەستدا و وەک ڕێزلێنانێک بۆ ئەوەکە یادی ئەو وێنەیەکی زۆر گەورەی هێمن قەرەداقیێنینە ناو گۆڕەپانەکە و ماوەیەک لە ناو گۆڕەپانە ئەوێنەیە جێڕین لە دوایە دەست بە یاریەکەکەین بەڵێ لە کۆتاییە هیچ شتێکتان هەیە بۆ تیمەکانی خۆتان وەکو کۆتایی پێمان خۆشە دووباری کەمەوە کە یاریەکە هەم برایانەیە هەم لە خزمەتی یادی شارێکی گەورەی وەکو سلێمانیایە کاتژمێر 2:30 لە یاریگای کەمال سەلیم بە ئومێدیەوەی کە زۆرینە خەڵک ئامادە بن بۆ بینینی و یاریە و یاریەکی هەم برایانە و هەم وەرزشیانەی خۆش بەدەنیان هەردوولایە بەم سۆگەری و ئێمەش هەر کارمان بۆەوە کردووە کە یاریەکە هەم دۆستانە و هەم بۆ خۆشی بێ و جەماوەریشی زۆر ئامادە بێت تەوان جدیەتێکی زۆریش لە یاریەکەیە هەیە بەڵام دوجار و کوتم هەر بۆ خۆشی و کاپتنمان هەیە و ئێمە لە واتساپەکە بەردەوام لە پەیوەندیین و ئەم شەو سەعاتدا کاپتن ێشا کاپنەکە بە تەواوی دیاری نەکراوە دەنگانی ئەلکترۆنیمان هەیە لە واتساپە لە بینی سیروان ڕەحیم و هین عەفو سیروان غەریب و ڕەحمان غەریب بران ڕێک ناکەونەوە بەس بەخواوە بزانم سیروان ڕەحیم زیاد سیروان غەریب لەبەرەوەی زۆر چالاکە ئۆجوڵێتەوە بەردەوامە هیلاک بووە بە ئاکتیڤیتیشی زۆرە لە سۆشیال میدیا لەگەڵ ڕێزم وە ڕەحمان غەریب بۆی ورژێوە ڕەنگە ئەو دەرنەچێ ڕەنگە ئاسۆ سەردیش وا هەستەکەم زیاتر سیروان غەریبی ڕەنگەوا بێت ئەمە ئەم قسانە بۆ سوحبەت و بۆ خۆشیەکانتان خۆش بێ بە هیواین کە ئەم چالاکیانە ساڵی یەک جار نەبێ بتوانن خۆشە هونەرمەندان و نووسەران ڕۆژنامەنووسان تۆزە لەو چوارچێوەی پیشێوانە بێنە دەرێ بچە ناو بواری ترەوە بۆ نمونە یاریکردن دوو گۆڵی یەکێکە لەو شتانی کە
یانە دەرەوە لە چارچێوەکانی خۆیان شتی ترەکەن دەستەکانتان خۆش بێ هیوای سەرکەوتن بۆ هەردوو تیمەکە زۆر سپاس بۆ دکتۆر نەوزاد ئەحمەد ئەسوەد نووسەر و مامۆستای زانکۆ دکتۆر ڕەوا جەمال هونەرمەند سپاستان ئەکەم زۆر سپاس